هر وەک بینن کە ئەمڕۆ بیتکۆین بە 22,116 دلار معاملەی پێکرێ و 4.25 لە سەدا بەرەو هەڵکشان چووە. ئێتریوم هەر وەک بینن کە 9.3 لە سەدا بەرەو هەڵکشان چووە کە بە 1,400 دلار معاملەی پێکرێ، نزیکەی 1,500 دلار و دراوەکانی تر وەکو BNB کە 260 دلارە و 3.41 لە سەدا بەرەو هەڵکشان چووە و دراوەکانی تر کە هەر وەک بینن نمودارێکی سەوزمان پیشانەدە کە ئایا پرسیاری ئێوە ئایا بازاڕی دراوی ئەلکترۆنی دەگەڕێتەوە دۆخی جاران کە هەروەکو لە 6 مانگی ڕابردوومان بینی کە کەسانێک هەبوون خێرێکی زۆریان کرد لە بواری دراوی ئەلکترۆنی و بالعکسەوە زۆر کەسیش هەبوون کە بە نەزانی بەڕاستی چوون هەندێ دراویان کڕی و بە چەندین هزار دلار زەرەریان کرد. لەوانەیە ئەمە ماوەیەکی کورت بێ، واتە کورتە ماوەیەک دراوەکان کەمێک بەرەو هەڵکشان بچن و دواتر بەڕاستی شاهدی داکشانی بازارەکە بین. بەڕێی من لە 10 ڕۆژی ئایندەدا دیارە بێ کە بەڕاستی بازار زۆر بەرەو هەڵکشان نەچێ یاخود بازارەکە زیاتر دادەکشێ. بەناوی خوا سەلاو هاوڕان هیوام لە هەر شوێنێ بەساڵ و سەلامەت و تەندروست بن ئینشاءڵڵا. بەڕێزان دیسانەوە منیاتمان لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فیسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ بەڕێزانە کە یەکەم جارە و چەنێلەیە بینن، لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە من یادماین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە، چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگوڵای تەنیشتش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک هەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببین. بەڵێ ئازیزان، هەروەکو لە ڤیدیۆی ڤیدیۆکەم بۆ ئێوە باس کرد کە نزیکەی 2 ڕۆژە کە ئێمە بەڕاستی هەڵکشانێکی دراوە ئەلکترۆنیەکان دەبینین. هەروەکو بینین کە زۆربەی دراوە ئەلکترۆنیەکان نموداری سەوزمان پیشانەدەوە بەرەو هەڵکشان چووە، بە تایبەتی بیتکۆین کە لە مەحدودەی 19,000 دلارەوە گەیشتە 22,000 دلار. و من لە هەموو ڤیدیۆکان پێتان ئەڵێم ئەگە بیتکۆین بەڕاستی وەکو جاران لێبێتەوە، من هەموو جارێن بەیەوە وتووە کە دەبێت بیتکۆین مەحدودەی 25,000 دلاری تێپارڕێنیت، چونکەوە تەجروبەی خومە کە تەجروبە پێماڵێ کە چەندین ساڵە من لە بواری کریپتۆ من ئەو ڕقەمەی کە 25,000م بوو بەڕاستی هەڵکشانی بازارەکە دانەوە، بە تایبەتی بیتکۆین ئەگەر هەل بکشی هەموو دراوەکان لەگەل بیتکۆین هەڵدەکشن، چونکە مەحدودەی 25,000 دلار بەڕاستی زۆر ئەستەمە کە بیتکۆین لە 25,000 دلارەوە دیسانەوە لەو بازارە ساردەی بێتە خوارەوە. ئەگەر ئێمە مەحدودەی 25,000 دلاری بوو بیتکۆین ببینین کە شای دراوە ئەلکترۆنیەکانەوە تەسیل لەسەر هەموو دراوەکانەکە لە چەند مانگی داهاتوودا مەحدودەی 30-35 بگرە 45 دابینین بوو دراوی ئەلکترۆنی بیتکۆین و لەگەل ئەو هەڵکشانی بیتکۆین بەڕاستی هەموو دراوەکانیش بەرەو هەڵکشان ئەچن. بەڵام ئەگەر لەو دەڕۆژە بیتکۆین بەڕاستی لە مەحدودەی 22-20-19 گەمەی بکات، بەڕاستی شاهدی داکشانێکی تری بازار کریپتۆکارنسی دەبین. بەڵێ ئازیزان، هەروەکو لێرانەشە بینن کە شیبا و دۆچکۆینش بەڕاستی ئەمڕۆ 2 ڕۆژە کە بەڕاستی هەڵکشانێکی زۆر گەوران بخووە بینیوە کە دۆچکۆین 0.451 لە سەدا بەرەو هەڵکشان چووە کە ئێستا نزیکەی 8.04 و هەروەها شیبا ئینوش کە هەروەکو بینن 6.58 لە سەدا بەرەو هەڵکشان چووە. ئەمە بە تایبەتی لەگەل بیتکۆین کە بەڕاستی بیتکۆین 2 ڕۆژە بازاری زۆر خۆش بووە و بەرەو هەڵکشان چووە. ئاساییە دۆچکۆین و بە تایبەتی بیبی دۆچ و شیبا و دۆچکۆین پێیوەستن بە بیتکۆینەوە و هەروەکو بینن کە ئەوانش لەگەل بیتکۆین بەڕاستی بازارەکان بەرەو هەڵکشان چووە. بەڵام هەروەکو بۆیەوەم باس کرد ئێوە ئەگەر دراوەکانش بکڕن بەڕاستی بەرنامەی بوو کڕینی دراوەکانتان دانێن بوو سەرماکەتان، چونکە بە یەکجاری دراوەکان مەکڕن بۆ ئەوەی خوا نەخواستە سبەی زەرمەند نەبن. بەڵێ ئازیزان، بەڕاستی هاتم بە پەلە ڤیدیۆیەک سەبارەت بە بازاری ئەو 2 ڕۆژەی کریپتۆ کە بەڕاستی هەڵکشانێکمان بینی بە نسبەت کریپتۆکارنسی و باسی ئەوەشم کرد کە چۆن دراوەکان بەڕاستی دێنەوە سەر تایمی 2 مانگ یا 3 مانگی ڕابردوو کە بەڕاستی بازارێکی زۆر خۆش بوو. لەم ڤیدیۆدا لە ڤیدیۆی ڤیدیۆکە و لە ناوەڕاستی ڤیدیۆکە بۆ ئێوەم باس کرد. ئێوە تەنها کەمێک
لکرین آگاداری کرینکان بن چونکە ناکرێ ئێوە بە یەک جاری بچن دراوەکان بکڕن وە خوا نەخواستە ئەگەر زیاتر دابەزێ ئێوە زەرمەند ببن تەنها چاوەڕێکن بزانین بازار چی دەبێ و ئەگەر دراوەکانیش بکڕن بە بەرنامەوە بکڕن یەک جا پارەکەتان مەخنەنەوە دراوەکان بوو ئەوەی خوا نەخواستە سبەی ئەگەر زیاتر دابەزن دراوەکان داببەزن بتوانن زیاتر ئەو دراوەی کە ئەتانەوێ زیاترین دراو بکڕن بەڵەناو ترانسواڵێتەکەتان هۆڵدی بکەن بەڵێ ئازیزان ئەم ڤیدیۆی زۆر بەپەلە بوو پێویست بوو بۆیەوە دروست بکەم چونکە زۆر کامنتم بوو هات نامەم بوو هات کە لە ئێستادا ئایا باشە کە دراوەکان بکڕین یاخود نە ئازیزان بازار هێشتا ئاسایی نەبوویتەوە ئێوە سێبارەیەکەمەوە ئازیزان دراوەکان بکڕن بەڵام بە بەرنامە بکڕن هەموو پارەکەتان یەکجا مەخنەنەوە دراوەکان چونکە هەروەکو دووبارەیەکەمەوە ئەگەر زیاتر دابەزی عەجەلەی مەکەن ئێوە دەتوانن زیاترین دراوەکان لەناو ترانسواڵێتی خۆتان هۆڵدی بکەن جا چ میمکۆینێک بی هەموو میمکۆینەکان ئەوەی 100% بزانن کە پێیوەستن بە بیتکۆینەوە هەر ڕەخنە کامنت بوو لەژێر ڤیدیۆوە لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان نەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر وەروە بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەناهی ئێوە بێت خواتان لەگەر